جۆزێف ستالین پیاوە پۆڵاینەکەی سۆڤیەت دوایەوەی سوپای نازیەکان بەڕابەرایەتی هیتلەر هێرشێکی سەختی کردە سەر یەکێتی سۆڤیەت کە ڕابەرایەتی یەکێتیەکەی بەدەست ستالینەوە بوو. لەو کاتەدا سوپای سووری سۆڤیەت بە فەرمانی ستالین پاشەکشە دەکات. ژەنەراڵێک کە دەزانێت ستالین ئاسان دەستبەرداری خاک و خەڵک نابێ و زۆر دڵڕەقانە لەگەڵ نەیارەکانی دەجەنگێت بڕیاری پاشەکشەی سۆڤیەت شۆکی دەکات. ڕوودەکاتە ستالین و پێی دەڵێت پاشەکشەکردن تاکەی، پاشەکشە ورەی سوپاتێک دەشکێنێت. ستالین وەڵام دەداتەوە دەڵێت پاشەکشە تا ئەو کاتی بەفری هاوڕێمان لەگەڵمان یەک دەگرێ و هێرشی پێچەوانە دەست پێەکەین. دوایەوەی بە تاکتیکی سەربازی ستالین سوپای نازیەکان بەرەو ناوچە ساردەکان پەلکێش دەکرێن بەهۆی نەزانی و خۆنەگریان لەو سەرمایە و هێشتنەوەیان لەو دۆخەدا سوپای نازیەکان گەورەترین گورزەی سەربازیان بەرکەوت. لەگەڵەوەی سوپای نازی و شەخسیەتی هیتلەر بە شکست ڕازی نەبوون، هێرشی گەورەیان کرد و زۆری نەمابوو جاڕی سەرکەوتنی خۆی و شکانی ئیرادەی سۆڤیەت و ستالین و سوپای سوور ڕابگەێنێ. بەڵام شەڕی ستالینگرد ئاو کێشەکەی پێچەوانە کردەوە و ئیرادەی کۆمەنیستەکانی بەسەر نازیەکاندا سەرخست و گەورەترین بەرەنگاری مێژوویان ئەنجامدا. ستالین ئەو سەرکردەی سۆڤیەت کە بە جگەرەیەکی ئەستور و چاکەتێکی قۆبچەدار و دڵێکی ڕق و بەرەنگاریەکی بێوێنەوە شکستی بە هیتلەر و نازیەکان لە سۆڤیەت هێنا و بەرەنگاری ئەمریکا بوویەوە. ساڵی 1970 لە بەرواری هەژدەی کانونی یەکەم لە شاری گۆڕی سەر بە ئیمپراتۆریەتی ڕووس جۆزێف ستالین لەدایک بوو. قۆناغەکانی ژیانی منداڵی بە دۆخێکی سەختدا تێپەڕی. ئەمە سەرباری ئەوەی ئەو فشارانە لەسەر ستالین نەبوون بە هۆکارێک کە لاوازی خۆی نیشانی کەس بدات. تەنانەت دۆستە زۆر نزیکەکانی ئاماژە بەوە دەکەن هیچ کات گریانێکیان لە ستالینەوە نەبینیوە. لە ڕووی زانستی دەرووناسی پەروەردەی منداڵی کاریگەری گەورەی هەیە لە قۆناغی گەورەیدا و تەنانەت کۆمەڵاسی عراقی دکتۆر عەلیوەردی باوەڕی وایە کە پەروەردەی کللتوری ڕۆڵی سەرەکی لە بینای کەسایەتی مرۆڤدا هەیە. ئەرەوە هۆکارێک بوو ستالین خۆشی وەک کەسێکی تون دەربکەوێت. ستالین دەستی کرد بە خوێندن و تەنانەت بەپێی هەندێک سەرچاوە بەهۆی ئەوەی کاری دەکرد و لە وادەی خۆیدا ناگاتە تاقیکردنەوە بڕیاری دەرکردنی دەدرێت لە خوێندنگە. دایکی ستالین خولیای سەرەکی ئەوە بوو ستالین بچێتە خزمەتی ئاینی و ببێتە قەشە و وەک کەسایەتی ئاینی دەربکەوێت. بەڵام دوایەوەی ستالین بنەماکانی کۆمەنیستی وەردەگرێ و ئاشنایەتی لەگەڵیان پەیدا دەکات، مەیلی بەلای ئایندا ناچێ و بەرەو ئاڕاستەی سیاسی و سەربازی ئەنگاو دەنێت. ساڵی 1902 دەستگیر دەکرێت، بەڵام ساڵی 1903 لە زیندان ڕادەکا و دواتر دەستگیر دەکرێتەوە. ساڵی 1912 دەبێتە ئەندامی لیژنەی سەرکردایەتی حیزبی کۆمەنیستی ڕابەرایەتی لێنین. دەرکەوتنی ئەوەی کە بەو شێوەیە بەهێزە هۆکارێکی سەرەکی بوو کە لە سۆڤیەتدا نازناوی پیاوی پۆڵاینی پێ بدرێت. ساڵی 1970 لە شۆڕشی ئۆکتۆبەر ستالین وەک سەرکردەیەکی حیزبی کۆمەنیستی دەرکەوت. ساڵی 1990 دەبێتە یەکێک لەو 5 کەسایەتیانەی کە مەکتەبی سیاسی حیزبی کۆمەنیست بەڕێوە دەبن. ساڵی 1922 بەوەی دۆخی لینینەوە ستالین وەک سکرتێری حیزب دەردەکەوێت. ساڵی 1924 دوای مردنی لینین ستالین بە تەواوەتی دەرگای بەڕووداکرایەوە و بە کردداری بوو بە سکرتێر. بۆ ستالین بوونی بوخارین و تروتۆسکی بربەستی گەورەی سیاسەتەکانی بوون، بۆیە لەو کاتەوە هەوڵیدا پاکتاوی ئەوانە بکات کە وەک نەیار دەردەکەوتن. لە سەرەتادا ململانەی سەختی خستە نێوان ئەو دوو سەرکردەیە. ساڵی 1927 دەسەڵاتی بوخارینی بە تەواوەتی ڕەت کردەوە. ساڵی 1929 ویستی سۆڤیەت ڕێک بخات بە شێوازی خۆی دایبڕێژێتەوە. بۆ ئەوە دەستی کرد بە ڕاگواستنی خەڵکو و دانانی پلانێکی تری ئابووری کە بەپێی هەندێک سەرچاوە ئەو پلانە گەرچی لە کۆتاییدا سۆڤیەتی بەهێز کرد، بەڵام نەتەوەکانی تر و خەڵکی جوتیار بە تەواوەتی بوونە قوربانی. قاتوقڕی و برسێتیەکی گەورە سۆڤیەتی گرتەوە و ئاماژە بەوە دەکرێت کە بە دەیان هەزار کەس بوونە قوربانی سیاسەتەکانی لەو کاتەدا. ساڵی 1936 16 کەسی لە ڕێگەی دادگاوە بە سزا گەیاند و لە خۆی دوورخستنەوە و دواتر دەستی کرد بە دادگایکردنی ژمارەیەکی زۆر مارشال. ئەمە سەرباری ئەوەی سەرکردەی هاوڕێ و ڕکابەرەکەی کریکۆڤی تیرۆر کرد کە لە کۆنگرەیەکدا بە جیاوازی یەک دەنگ لە دوای ستالینەوە بوو. ساڵی 1937 ستالین لە ڕێگەی دادگاوە سزا بەسەر 21 کەسدا دەسەپێنێت کە بوخارین یەکێک بوو لەوان.
ترۆتسکی کە دەزانێت توانای ڕوبەڕووبوونەوەی نییە بەرەو مەکسیک هەنگاو دەنێ و ستالین دەچێتە سەری هەڕەمەتیەکە و هیچ کەسێک نابێنێت کە بتوانێت پێشی پێ بگرێت. تەنانەت ساڵی 1940 ترۆتسکی لە ڕێگەی تۆڕە جاسووسیەکانی کە لە تەوسوی وڵات دروستی کردبوون تیرۆر کرا. حکمی لینین و ئازادی بەخشین بەنەتەوەکان کە خاوەنی خود مختاری بن زەمینەیەکی لە بەردەم کوردەکانی ئەوێ کردەوە کۆماری کوردستانی سوور لە کەڵەبجاڕ و لاچین و زۆرینەی خاچی ئەرمەنستانی ئێستا و بەشێکی ئازەربایجان دامەزرا. ئەم کۆمارە کوردیە بۆ ستالین خزمەتێکی تری گەورەی دەکرد، ئەویش دروستکردنی هەڕێمێکی ناوبەند بوو لە نێوان ئەرمەن و ئازاریەکان چونکە بە بەردەوامی لە جەنگدا بوون. نزیکبوونەوەی ستالین و تورکەکان بە تایبەتی شخصیەتی کەمال ئەتاتورک بۆ هۆکارێک بە وەڵوەشاندنەوەی ئەو کۆمارە کوردیە و تەنانەت بەوە نەوەستا زۆرینەی کوردانی ئەو کۆمارەی ئەنفال کرد و لەژێر بەفردا شاردرانەوە. توندوتیژیەکانی ستالین تا دەهات زیاتر دەبوون، هیچ پلانێک نەبوو کە بەدەیان 1000 کەسی تێدا نەبێتە قوربانی. تەنانەت ستالین تەنها کەسێک لە ژیانی دادانی بەوەدا نابێ خۆشی ویستووە خێزانەکەی بووە. لە کاتی وەفاتکردنیدا دەڵێت ئەو تەنها کەس بوو دڵی وەک بەردی کردن بە ئاو، دوای ئەو سۆز و خۆشەویستی تەواو بوو. ستالین لە پاڵ چاکسازی ئابوووریەکانی کە سۆڤێتی گەیاندبوو بە پیشەسازیەکی گەورە کە ڕکابەرایەتی ئەڵمان و ئەمریکا بکات زۆر گرنگی بەلایەنی سەربازی دەدا. لە بەڕێوەبردننی دەوڵەتەکەیدا هیچ جیاوازیەکی لە نێوان سەربازەکانی و منداڵەکانی خۆیدا نەدەکرد. تەنانەت دوای ئەوەی کوڕەکەی بەدیل دەکەوێتە دەست ئەڵمانەکان پێشنیاری ئازادکردنی بۆ نەنێرن بە مەرجێک بەلەدارێکی سوپای ئەڵمانیا لە پێناو کوڕەکەیدا ئازاد بکەن. ستالین وەڵامیان دەداتەوە کە لەبەرەوەی پلەی کوڕەکەی لە سەربازیدا بچووکترە ئامادە نییە ژەنەراڵێک بدات لە پێناو کوڕەکەی، لەو کاتەدا کوڕەکەی لەناو دەبرێت. ستالین لە باری سەربازیدا بەردەوام بە دوای کەسی دانسقە و لێوەشاوەدا گەڕاوە. تەنانەت لەو چیرۆکانەی کە لە ژیانیدا تۆمار کراون ئەوڵدانی کوڕەکەی بوو بۆ خۆکوشتن. دوایەوەی ئەو گولەیە سەر دەکات کە کوڕەکە دەیەوێت بەخۆیەوە بینێ و خۆی بکوژێ، ستالین دواتر دەڵێت هێندە گەوج و نەزانە تەنانەت ناتوانێت گولەیەک بەڕاستی بتەقێنێ. ساڵی 1945 دەکەوێتە جەنگی دووەمی جیهانی و سەرکردایەتی سۆڤێت دەکات. توانی لەو جەنگەدا و دوای هەرشە گەورەکەی کرایە سەر سۆڤێت لەلایەن هیتلەرەوە ستالین سۆڤێتی لە تێکشکان پاراست و سوپای سوور توانیان شکست بە سوپای نازی بهێنن لە سۆڤێتدا. تا دواتر ئەڵمانیا بە تەواوی تێک دەشکێت و داگیر دەکرێت لەلایەن سۆڤێت و ئەمریکا و هێزا و پەیمانەکان. ئەڵمانیا دابەش بوو بۆ دوو بەش، یەکیان ئەمریکای سەرمایەداری ئیدارەی دەدا و ئەڵمانیای ڕۆژهەڵاتیش لە ژێر دەستی سۆڤێت مایەوە. لەو کاتەدا جەنگی سارد لە نێوان ئەمریکا و سۆڤێتدا دروست دەبێت، گەرچی خۆیان وەک دوو دەوڵەتی زلهێز ڕوبەڕووی یەکتر نەبوونەوە کە زۆر جار هەڕەشەی سڕینەوان لە یەکتر دەکرد، بەڵام لە وڵاتانی تردا جەنگیان ئەنجامدا، لەوانە هەریەک لە هیندستان، ئەفغانستان، کوبا، ڤێتنام، چین، عێراق، ئێران، کۆریای باکوور. سۆڤێت بەڕابەرایەتی ستالین هاوکاری هێزە چەپە شۆڕژگێڕەکانی لە تەواوی جیهاندا دەکرد و لە بەرامبەردا ئەمریکا هاوکاری هاوپەیمانە سەرمایەدارەکانی دەکرد. نە ستالین بۆ ئەمریکا داهاتە ژێربار، نە ئەمریکا ڕازی بوو بە حاکمیەتی سۆڤێت. 5 ئازاری ساڵی 1953 ستالین وەفاتی کرد. گەرچی لەسەر مردنەکەی قسە و گێڕانەوەی زۆر هەیە کە هەندێک بە جەڵدەی مێشک و هەندێک دەیبەستنەوە بە نەخۆشی هەناویەکان و بەشێکی تریش ئاماژە بە ژەهر خواردنی دەکەن، بەڵام هێشتا ئەوانە وەک گێڕانەوە ماونەتەوە و کۆدەنگی لەسەر یەکیان نییە. تەرمەکەی ستالین مۆمیا کرا و لە نۆی ئازار لەلایەن لینینەوە نێژرا، لە ساڵی 1961ش لاشەکەی گوازرایەوە. ستالین گەرچی بۆ چەپەکان وەک ڕەمزی سەرکەوتن و مقاومەت دادەنرێت، بەڵام لە پاڵەوەشدا لەلایەن هێزە سەرمایەدار و دژە چەپەکانەوە وەک سەرکردەیەکی خائین و دیکتاتۆر وێنەی دەکەن کە بە بەرپرسی مردنی زیاتر لە ملیۆنێک مرۆڤ دادەنرێت. ئەم ململانەیە لەسەری تا ئێستاش بەردەوامە و تەنانەت ڕەنگە گوێگرانی ئەم راپۆرتەش لە کاتی گوێکردندا بەسەر هەردوو بەرەکەدا دابەش ببن، بەڵام ئەوەی کەن کۆڵی لە ناکرێت کوردانی کۆماری کوردستانی سوور بەهۆی ستالین و سیاسەتەکانی قڕکران و قەڵاچۆکران. ئەمە سەرباری ئەوەی بەهۆی کشانەوەی لە ئێران کۆماری کوردستانیشی بەڕابەرایەتی قازی محەممەد کە پشتیان بەوان بەست بوو ڕووخا و سەرکردەکانی لە سێدارە دران. بەڵام ژمارەیە و کارە ساتانەی دەوڵەتانی ئەوروپا و سەرمایەداران و ئەمریکا کە بەسەر کوردیان هێناوە کەمتر نین لەمانە.